هەرێمی کوردستاندا گەشتۆتە ئەو خاڵی کە هەوڵ بدرێت لە ڕێگەی محەممەد شیع سوودانی و لە ڕێگەی بەغدا و چارەسەر بکرێت. بەهۆی ئەو ناکۆکی سیاسیانەی کە بە دیاریکراوی لە نێوانی کێتی و پارتیدا هەیە و تا ئێستا بە چارەسەر نەکراوی ماوەتەوە، هەرێمی کوردستان کەوتۆتە نێوان مەعمەعە و نێوان کێشەوە کە وەکو باسی لێوکن کێشەکان بەسیتە و کێشەی بچووکن، یعنی مەودا و مەجای چارەسەرکردنیان هەیە. بەڵام هەر یەک لەم دوو حیزبە تا ئێستا نەیانتوانیوە چارەسەری کێشەکان بکەن لەگەڵ ئەوەی ناوبەناو دەبینین کە کۆبوونەوە ئەنجام دەدرێت. خەڵکی هەرێمی کوردستان و لایەنگرانی ئەم دوو حیزبەش چاوەڕێن کە ئەم دوو حیزبە ڕێبکەون کێشەکانیان بە کۆتایی بێت و ئەو قەیرانانە و کۆمەڵە قەیرانانیش کە لە نێو هەرێمی کوردستانە بەدی دەکرێت و کاریگەری لەسەر خەڵک بووە بە ئومێدی ئەوەی لە ڕێگەی چارەسەرکردنی کێشەکانی ئەوانەوە نەمێنێت. زۆر لەسەری ناڕۆم لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز ڕەشاد گەڵاڵی کە وەکو چاودێرێکی سیاسی لا مەخمورەوە بە ڕێگەی سکایپ میوانە گفتوگەی بابەتەکەی لەگەڵا دەکەم. کاک ڕەشاد زۆر سپاس بۆ ئامادەبوونت. کێشەکانی یەکێتی و پارتی با لەمانەوە دەست پێ بکەیت. بەر لە هەموو شتێک کێشەکانی نێوان یەکێتی و پارتی چییە؟ بۆچی چارەسەر نابێت؟ باز بێوە دیارە کۆمەڵک گرفتی ئەساسی لە کێشە لە نێوان هەردوو حزبی سیاسی لە دێر زەمانەوە بوونی هەیە، شتێکی تازەش نییە. من پێم وایە سەرتاژ دەگرێتەوە بۆ دروستبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەساسیەوە بۆ حزبێکی بەدیل هاتە ساحە سیاسی. لەو ڕۆژی یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرکردایەتی یەکێتی هاتە ساحەکە ململانەیە لە نێوان هەردوو حزبی سیاسی بوونی هەیە. بۆ پارتی یەکێتی بە بەدیلی خۆی دەزانێت بۆیە هەموو شارەکان هەموو ئەو گرت و ئاریشانێکە هێتا ڕێگا بە بەردامی کێشەکۆیی نیشتیمانی کوردستان دەکرێت. ئەم گرفتانە خۆتان دەزانن لە ڕابردوو بە کۆمەڵێک خۆناغدا تێ گوزەری کردی و تێپەڕەیە کۆمەڵێک ینی خۆت دەزانێت ینی ئاستەنگ بوو بە تایبەتی شەڕی نێوخۆ و شەیدکردنی هەزاران شەهید لە نێوان هەر لادا ئاستی ئەمانە گرفتی سەرەکی بوونە. لە دوایی بە تایبەتی دروستبوونی بەرەی کوردستانیش و لە ساڵی کۆتاییەکانی 86 ئانە بەڕاستی خۆناغێکی تازە دەستی پێکرد کە بەرەی کوردستانی بوو بۆ زمانە دروست بکرد. لە دوای ڕاپەڕینیش کە بەرەی کوردستانی ڕاستەوخۆ یەکێتی نیشتیمانی کوردستان داینەمەوەی ئەم ڕاپەڕینە بوو، بەڵام لەژێر چەتری بەرەی کوردستانی بوو دەرەنجامی ئەم هەوڵانە پەرلەمان ڕۆکەتێت. واتە لە هەردوو حاڵەتەکە ئەم ملدانەیەش تازە نییە، کۆنا عقلێتێک کار دەکات ئێستا ئەم عقلەتە نە دوێنێ دەبێت نە ئەمڕۆ دەبێت نە بەیانیش دەبێت ئەم عقلەتە ئێستاکەکانی پێدەکەن. بۆیە یەکێتی نیشتیمانی کوردستان ژیرانەتر عقلانت دێت ئەو سنوورەی کە مەجالی تێدا هەیە بۆی کە گرفت بۆ هەرێمەکەمان دروست دەبێتن شورێژانە کار دەکات. تەسەوڕم وایە ئەگەر یەک قەوسم بدەیت مثلا من پێم وایە لە نێوان ئەو کێشە و ئاریشانێکەدا ئێستا هەیە یاخود لە ڕابردووی نزیکیش کە هەبووە، بە تەسەوری من ئەغیاری مامزرانی کوردستان کەسێک نەبووە بتوانێت شورێژانە تەسبیح بە بەرژەوەندی حزبەکانی خۆی بدات بێتە ساحەکە بۆی لەگرفتەکە چارەسەر بکات. من پێم وایە ڕاستە لە نێوان جەنابی مامزرال و جەنابی بەرزانی خەتێکەوە ڕێککەوتن بەغدا جەنابی مامزرال وەریگرت بەرخەکەی ڕاپەڕان هەرێمیش هەرێمی کوردستانی جەنابی کامیسۆن مامزرال زۆر شورێژانە بتوانی هاوسەنجی نێوان کورد سیاسە شیعە سونە کورد کوردی زایدن هاوسەنجی نێوان تورکیا ئێران وڵاتانی عەرەبی ئەمریکا ڕابردووی لەناو ساحەی عێراقی. بەڵام خۆتان دەزانن لە ڕابردووەوە کەسێک ناتوانێت ڕۆڵی کاریزمایی ببینێت هەرێمی کوردستان بتوانێت بەرژی حزبیدا بکەنێت. من پێم وایە ئایندەی هەرێمە هەر بۆ ئاخرەدا بۆیە من پێم وایە گرفتی ئێمە لە دانەماڵی بوونی بەرژی حزبی بوون لایەن جەنابی مستەفا. باشە، کێشەکان کاریگەری لەسەر هەم ناوخۆی هەرێمی کوردستان دروست کردووە و دیارە لەو دیدارە تایبەتیش کە لە بەغدا سازکرا محەممەد شیع سوودانی تیشکی خستە سەرەوە کە ئارامی هەرێمی کوردستان ئارامی هەموو عێراقە، ناکۆکیەکانیش کاریگەری لەسەر عێراق دروستەکە. عنی ئەگەر ئەم کێشانەوە بەردەوامی هەبێ کاریگەریەکەی چی دەبێت دواتر؟ خۆتان دەزانن وەکو سەرتاش باسم کرد ئەو غیابە هەیە. بۆیە لە دوایین دیدار سەرۆکی هەرێمی کوردستان جەنابی نێچیروان بارزانی داوای لە
بەڵێ سودانی کە دەکەێت بێتە نێوانجیری لە نێوان هەر حزب بکات خۆتان دەزانن لە ماوەی ڕابردوو بێ متمانەیی لە نێوان کوتلەی وەزاری یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی کوردستان هەیە واتە کوتلەی ئێمە گوزارەکەمان کە بەڕێز کابرا سەرکردشی دەکات پێویست وەزیران گەیشتینە حدێکدا نەتوانرێ بە یەکۆ کار بکرێتن بۆیە ئەو نەفەسی حزبی کاری پێکرا ئێمە ئاڕاستەی ئێمە گیانە ئەو مەناڵی ئێستاکە کە ئێسوان بارزانی چێ لە بەغداد داوە لە هاوپەیمانەکان بکات وەرە پێمان خۆشە نێوانجیری بکەنە نێوان کەواتە لە ئێستا هەز بە مەترسیەکە کراوە کاریگەری ناکۆکیەکان کراوە باش دەزانن خۆ هەر ئەوەش نییە خۆتان دەزانن لە ماوەی نزیک عشان یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ئێرانی کردێ سەردانی بەغدای کرد بۆەوەی ڕاستی لە کاتێک ئەو کە لە ڕەخی ئەو لاساری ئێستاکە لە کێوەزاری پارتی دەبێت کە ڕێز بارزانی سەرپەرشتی دەکاتن ڕابەتی و قۆناغی ئێستا دەکاتن بتوانن لە سنوورێک بۆ ئەوەدا بدرێت لە کاتێک تۆ نەتوانی بەیەکەوە کار بکەی نەتوانی ئامانجەکان بپێچیت بە بەردەوامی شێشە و گرفت عقلەتی حزبی بۆ سنووری سلێمانی و هەڵەبجار دیاری دروست بکرێتن بۆ بەتایبەتی کێشەمالیەکان لە نەبوونی پرۆژە خزمەتگوزاریەکان بۆ ناسانی وەکو سەرکرداری یەکێتی نیشتیمانی کوردستان هەنگاوی تر بینێ لە کاتێک کە ئەم بە ئاڕاستەی هیچ دەکاتن بە ناسانی دروستی لەگەڵ هەڵپەیمانەکانی خۆت لە ئێران دەشیبیەکان یەکەم بچیت بەدیلێک بدۆزیەوە بەدیلێش پێم وایە نەیەکێتی نیشتیمانی کوردستان پێی خۆشە ئەم ئاڕاستەیە بگرێت بەڵام ئەم لاساریکردنا واز لێ دەکاتن تۆ یان دەبێت ناوچەکە بە کاملی بە قوربانی ئەم سیاسەتە نا هاوسەنجیە نا حچمانەی پاس بکەی یاخود یان دەبێت تۆ حزبەکەی خۆش مێژووی حزبەکەی خۆش بکەی قوربانی ئەم هاوسەنجیە بەدەستۆ باشە خۆ بەدەستان لە بەرهەیەکی نیشتیمانی کوردستان ناکۆکیەکان دیارە هیچ لایەنێک لەگەڵی دانین و خەڵکێرەمی کوردستانیش لەگەڵ ناکۆکیانین بەڵام بینیمانە کە لە ڕابردوشدا ئەو تەجروبە ناهەمواری کە لە ناوەڕاست و باشووریانە لە بەغدا بینیمانە زۆر جار لە ڕێگەی هەرێمی کوردستان و جۆرە نێوەندگیریە کاتۆ تا ئاراوە لە نێوان حیزبەکانە کرا و دواتر ئەنجامی هەم بۆ ڕوونتر ئەمێ بڵێم کە ئەگەر ئەم نێوەندگیریە بە سەرپەرشتی محەممەد شیع سوودانی هاتارا و بە چارەسەرکردنی نێوان کێشەکەی نێوانی کێتی و پارتی ئەنجامی دەبێت و پێشبینی دەکرێت چۆن ئەم چارەسەرە یاخود ئەم لێک نزیک بوونەوەی نێوانی کێتی و پارتی بگێ دروست بکات خۆتان دەزانن بێزگە لە محەممەد ینی بێزگە لە بەڕێز سوودانی هەم ئەمریکاش لە سەخەتە پرۆژەیەکی نەخوا ڕەنگە لە ماوەی نزیک دیاریی نێوان سەرکرداری پارتی و یەکێتی لە هەولێر بانزان گەیاندرا من پێم وایە وارە دەکەم وانی ئەم عەقلەتەکە گۆڕەکانی بەسەردانی 2001 دانیشتی بوو دادیدار ئەنجام بدێت لە نێوان سەرکرداری خۆت و حزبە ئەگەر ئەم عەقلەتە لە گۆڕژەی سوودیان بۆیە وای دەبینێت تۆ دەبێت ئەم هەنگاوانەی کە پێویستە لە خۆنابە بنرێت لە ڕێگای هەمەش بەڕێز سوودانی دەبی یاخود لە ڕێگای نەمچیەکان ئێرانەکان پرۆژەیان هەموو کە پارتی گوێ پێ نەدا هەم زایکە نەمچیەکان ئێستاکە لە سەحەکانە یعنی چاوەڕێ دەکرێت کە ئێرانیش بێ بە تەڕەف و لایەنێک بۆ چارەسەری ئەم کێشەی کە لە نێوان شێکرێنێ ئەو معادلاتی کە پرۆژەیە بۆ چارەسەرکردنی بە داوای لەسەرکردنی پارتیەکێکی تریە زمینە سازی بکەن بۆ دانیشتێک بۆی بتوانێت حتا ئێران ئامادەی خۆش نیشان داوە ئەگەر لە دارانیش بە دانیشتەکە ئێمە ئامادەینە نێوەنجیری لە نێوان پارتیەکێکی تایبەتی بۆ چارەسەرکردنی کێشەکانە بەروەی گەشتبینی ئەبینرێت بەم نێوەندگیریانە هیچ جۆرە گەشتبینیە گەبیندرێت بۆ ئەم نێوەندگیریانی کە لە نێوان ئەم دوو حیزبەدا ئەنجام دەدرێت ئەگەر گەشتبین نەبین مەسەلا یاخود ئەگەر ئەم هەنگا ئەو ئاڕاستەیە نەگرنەبەر بەدیت من پێم وایە چەندین ساڵ ئێمە لە هۆڵ زۆرنامان بۆ ئابووری سەربەخۆ لێدا لە کۆتاییەکە بۆ ئابووری سەربەخۆنەوەتەکەمان بە هەموو مەمتەرەکاتەوە تەسلیمەوە کرد جا ئەگەر دارایی زیاد بکرێتەوە بوونی ئەو هەرێمە دەچوت جاخۆ ئەگەر بەراوردەشکەش بکەین یانی ئەدەبی هەندێک حقیقەت هەیە هەم سەرکرداری پارتی کوردستان و زائیدەن خەڵکی تریش لە ناوچەکە بزانێت کۆمەلگای نێودەوڵەتی بەتەنیا هەماهەنگی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان ناکات یاخود بەتەنیا لەگەڵ پارتی ناکات کۆمەلگای نێودەوڵەتی ئەوروپا و ئەمریکا زائیدەن وڵاتانی هەرێمایەتیش
باڵان هاوسەنجیان ڕاگەکردنیوان هەم هێزەکە بە تایبەتیان کوردستانێکی نیشتیمانی کوردستانەوە بۆیە واتە بۆ هەموو لایەنەکان ڕاگررتنی ئەو باڵەسە ئەو هاوسەنجیە زۆر گرینگە تێکچوونی ئەم هاوسەنجیشدا هەرێمی کوردستان من پێم وایە بە زیانی هەموو لایەکەوە دەبێتن بۆیە هەرچیز ڕێنادەن ئەو هاوسەنجی تێک بچێتن هەرێمی کوردستان تا لەبەرەوە ئەگەر ئەم عقلەتی باسم کردم لە سەرتاش بە ڕەکانی بەسەدانێتن ێ باشە خۆ ئەم هەرێمە ئەم بەهێگرتووی نامینێتەوە بۆ تاسەریش نە ئێران نە حزابی شیعی گوێڕایەلی بڕیار بەناوی حکومەت هەرێمی کوردستان نیشتیمانی کوردستان دەرچوونە ئەم حکومەتێکی تاک حزبی دەبێت باشە تۆ ناتوانیت دێگەڵێەوە بچیتن یەک کار زێ بەجێ بکەیت بۆیە لە دوای سات ئەو کاتا ڕەنگە بۆ شیعە کە باسی شیعە حکومەتی ئێرانیش بۆ ئێران لە زیات ئەم هەرێمە هەبیتن بمتە پارێزگاکان بۆی زۆر قازانسترا لە کاتێک پێیان وابیتن دەتوان لە ڕێگەی داراییەوە چۆک بە ئیرادەی سەرکرداتیەکی نیشتیمانی کوردستان دابدەن من پێم وایە تاسەر ناتوانن بۆیە حەق وایە هەڵوەستەیەک بکەن ئاوڕێک لە دواوە بدەنەوە و یەکگرتووی هەرێمی کوردستان لەسەروی بەژۆری کەسی و حزبەکان باشە پێتان وایە کە ئەم کێشانەی ئێستا هەیە زیاتر لە نێو حیزبەکانە زیاتر ڕنگدانەوەی بەرژەوەندی حیزبێ بێ کەسی بێت کە کاریگەری لەسەر حکومەت دروست کردووە لەسەر خەڵک دروست کردووە من لە سەرتاش قسەیەکم کرد ئەگەر دووبارەی بکەمەوە کات دەبیتن باشە من دووبارە دەکەمەوە لە کاتێک بە هەردەگرتنی ئەم وەزعەیە یا تۆ دەکرا جەنابی مەسعود بارزانی لە پێناو تێکنەچوونی وەزعی هەرێمی کوردستان زۆرتر بەهات باە سەرخەت و ئەم بەرگە حزبەی دار ماڵی باە بەڕاستی بۆی بتوانی ئەگەر بە قوربانیدان لە بەرژۆری حزبەکەی خۆشی باە لەبەرەوەی لە غیابی جەنابی مامزران ئەو دەیتوانی وەکو سەرکردەیەک لە هەرێمی کوردستان کە بەتەمەنترین ئێستاکە لە ساحەی سیاسی دەیتوانی ڕۆلی کارەمەد بی بەڵام بەداخەوە ئەو نەیتوانی ئەم ڕۆڵە بینی بۆیە کە نەبوونی ئەم ڕۆڵەیە لە هەرێمی کوردستان دوبارە دەکەمەوە خەڵکی تر نایەتن ئەو لیستەی کە ئاچی کورتێکی سەرکرداتی حزبەکان هەیەی خەڵکی نیشتمان پڕ هەیەی بێت هەمان ئەو ئاڕاستەی ئێستا کە سەرکرداتی سیاسی کورد دەوێتی یا تاچی کورد دەوێتی بێتن بە هەمان ئەو ئاڕاستەیە بێ بەرژۆدەکان بێژین یعنی بەرژۆدەکانیان بێژین بۆیە هەر کەسە بەرژۆنی خۆی لەناو ئەو عدالات هەیە منشیان دێتن بەرژۆنی خۆی تێدا هەیە ئێران دێ بەرژۆنی خۆی تێدا کۆی کوت لە شیعەکانی ئێستا کە لەناو ئەو عدالاتە بە هەمان شێوە بەرژۆنی خۆیان هەیە واتە بەرژۆندەکانی خۆیان پێکانی بەرژۆندەکانی خۆیان زۆر لەلایەن گرنگترە لە پێکانی ئەو بەرژۆندی ئەو ئاشتەوایی کە ئێمە چاوەڕێینە ئاشتەوەیەک بکەن بۆ بتوانێت جارێکی تر نێوماڵی هەرێمی کوردستان ڕێک بخرێتەوە پێکەوە کەوزاریەکان پێکەوە بە یەک ئاڕاستەیە لە بیناو خزمەتکردنی خاچی پیرۆزی نیشتیمانە پێکەمان هەنگاوی گەرانن بەڵێ بەڕێز ڕەشاد گەڵاڕی چاودێری سیاسی زۆر سوپاس بۆ ئامادەبوونیت کاک ڕەشاد مادوو دەبی خۆشەویستان سپاس بۆ وشکە تا ئێستا بینەرمان بوو